خۆشویستان وەکو ئەندامێک جگەر چی کارێکی لە جستەی ئێمەدا چ ئەرکێکی لە ئەستۆیە ئەو نەخۆشیانە چین کە زیاتر تووشی جگەر دەبن ئێمە لەمڕۆدا جەخت لەسەر بەمۆمبوونی جگەر دەکەینەوە خۆی بەمۆمبوون چییە لە چه حاڵەتێکدا تووشی جگەر دەبێت دیارترین هۆکارەکان نیشانەکان و بێگومان لە کۆتاییتە چارەسەرەکان بێوە دەخێنە ڕوو لەگەڵ پرۆفیسۆر دکتۆر محەممەد عومەر ڕاوێژکاری هەناوی و هەرسە جگەر کە ڕاستە خۆ لە سێ لەگەڵمان ئامادەیە دکتۆر سڵاوات لێبێ بەخێراتی سپاسۆری لەگەڵ ئێمە بەشدارین دکتۆر با یەکەم جا بپرسین جگەرۆکو ئەنجامێک لە جستی ئێمەدا ئەرکی چییە خۆی جگەر چییە لە چی پێکاتوە زۆر سپاس بگومان جگەرێکێکە لە ئەندامە زۆر گرنگەکان لە لەشە لە کەسێکی پێگەیشتووە کێشی کیلۆ ڕێ بۆ کیلۆ نیوێ گەبێت بەڵام لە لای ڕاستی سەرەوەی سکایە لە دوای پێست گەورەترین ئەندامە لە لەشە ئیشەکانی ئەزگار زۆر من هەموو جارێ تەشبیه یەکەم بە دایکێکی دڵسۆز دایکە ئەسڵەکان کە ئەیبینی خەریکی ماڵە توێشتە مناڵە خەمی هەموویەتی جگەریش خەمی هەموو لەشێتی زۆر ئیشەکە لەوانە ڕێکخستنی کاری زیندەپاڵ واتە میتابۆلیزمی کاربۆهیدرێت چەوری پرۆتین مادەی ئەلبومین کێشێکە لە پرۆتینە زۆر مهمەکان لە خوێناو و پەستانی دڵ بەرامبەر بە پەستانی ناو بۆرەکان ڕائەگرێ و ناڵی جانوان بە ئاوسێم بەهۆی پرۆتینێک پێ پێڵن ئەلبومین کە جگەر دروستێکە ئەو خواردنەی ڕۆژانەی ئێمە ئیخۆین لە ڕێگەی دەمەوە چێتە گێدە و ڕیخۆڵەکانمان دوای هەرسکردن ئەمژێ ئەبێ ببرێ بۆ جگەر پێش ئەوەی بچێتە خوێنەوە و پێش ئەوەی بنێرێ بۆ خانەکانی لەش بۆ ئەوەی وەکو زەست سوودی لێ بینرێ چونکە لەگەڵ خواردنەیە لەوانەیە بڕێکی زۆر مادەی ژەهراوی بەکتریا شتی زیان بەخشی تیاابێ جگەر وەکو تەصفیە هەمووی تەصفیە ئەکات ئەنجا لەو سەرەوەکرێتەوە ناو بۆری وەچێتە لای ڕاستی دڵ و دوایی ئەچێتە سیەکان و لەوێش ئۆکسجین وەرەگرێوێتەوە لای چەپ و ئەڕات بۆ خانەکان و مێشک و هەموو هەروەها جگەر وەکو مەخزن وایە وەکو مەخزنێک وایە بۆ زۆر مادە کە پێویستە هەبێ وەکو خەزنکردنی بڕێک لە گلایکۆجین کاتی تۆدا نەخۆی تا مثلا 8 ساعت 10 ساعت دوای ئەوە بەردەوام موزە ئەدرێ بەلەش بێ ئەوەی لەو بینیا شتیش بخۆی ئەمە ئەو گلایکۆجینەیە کە لە جگەرە خەزم کراوە بۆی لە وەختێکە کە تۆ خەریکە برسی دەبێ پشتێنرێ و گلوکۆز بکرێتەوە ناو خوێن و جارێککە وەکو وزە بەکاربێ ڤیتامین B12 کە ڤیتامینێکی زۆر گرنگە لە هەموو زیندەپاڵی لە شوو بە تایبەتی دروستکردنی خۆڕۆکەی سوورە جگەر توانای هەیە ماوەی بەشی 3 ساڵ B12 لە جگەرە هەڵگرێ فۆلیک کێشێکترە لە ڤیتامینە بیە گرنگەکان دووبارە بڕێکی پێویست لە ئاسن لە مس لەمانە لە جگەرە بڕێکی زۆر لە مادە گرنگەکان وەکو مەخزن خەز نەکرێت بۆ کاتی پێویست بەکاربێتەوە ژمارەیەکی زۆر لەو شتانە دروست دەکات لەو فاکتەرانی کە پێڵەن فاکتەری خوێنمەین کە لە کاتێکا کەسە بریناریە بێ بە هەر هۆکارێک نەشتەرگەری بێ بریناری بێ شتێک ئەو خوێنمەینە بەهۆی ئەو فاکتەرانەوەیە کە لە جگەرا دروست دەکرێت لەبەرەوە گەرباسێکین تەواو نابێت بەڕاستی ئیشەکانی زۆرە و ئەندامێکی زۆر گرنگە لە لەشە و بە بێجگەر کەس ناشی بەڵێ کاتە بەرشابوونی جگەر چی دەگرێتەوە لە هەمان کات ئەو گرفتانە چین کە تووشی جگەر دەبن بەڵێ ڕیشاڵبوونی جگەر ئەگەر زۆر بە ئاسانی باسیکەین کاتێک ئێمە شوێنێکمان برینارە بێ سێرەکی دوای چاگەوێتە بە جێگەکەی دیارە پێڵێن سکارێ بە عەرەبی پێڵێن نەدبە جێگەکەی دیارە لەمە جێگەی ئەو سوتاویە خوانەخواستە یا جێگەی ئەو چەقۆیە یا جێگەی ئەو عەمەلیاتەیە جگەریش هەموو جارێکە تووشی ئینسەڵتێگە بێ واتە تووشی ناڕەحەتیەگە بێ ژمارە لە خانەکانی ئەمرن جێگەکەی بە ڕیشاڵ پڕەبێتەوانێ ئەگەر کەم بێت کاریگەریکی وای نابێت چکە جگەر توانایەکی زۆر باشی هەیە لە نوێبوونەوەیە و ئەو جگەرەی کە ئێمە لە هەمانە یەک لەسەر هەشتی کافیە بۆ ئەوەی مرۆڤ بژی یەک لەسەر هەشتی لەبەرەوە احتیاطێکی باشی هەیە بەڵام کاتێک کە جگەر تووشی هەوکردنە بێ بەهۆی زۆر فاکتەرەوە خراپی لە هۆکارەکە ئەوەیە ئەگەر بەردەوام بێ یعنی بۆ نمونە جاری وایە ئێمە تووشی هەوکردنێکی ڤایرۆسی جگەرە بین بەڵام جاری وایە چەند هەفتەیەگە خانێ و چاگە بینەوە لەبەرەوە هیچ گرفتێک بۆ جگەر دروست ناکە وەکو ڤایرۆسی جۆری A یا E بەڵام ڤایرۆسەکانی وەکو جۆری B و C و D ئەو جۆرانن کە ئەکرێ بمێننەوە و هەوکردنێکی درێژخایەن دروستکەن و بە پێی پێناسەی زانستی هەر هەوکردنێک 6 مانگ و زیاتر مایەوە ئەڵین ئەوە هەوکردنێکی درێژخایەنە
بەزەگەر لە 6 مان کەمتر تەواو بوو ئەوە ئەوکردنێکی کورتترە یان کتوپڕترە و کاریگەرەکەی عادەتەن تەواو ئەبێ بەڵام ژمارەیە هۆکار هەن کە ئەبنە هۆی ڕیشەڵبوونی جگەر لە ئەنجامی بەڵێ ئەو هەوکردنە بەردەوامە کە ئەبێتە هۆی ئەوەی هەندێک لە خانەکانی جگەر لەوانەیە بەهۆی ئەوە بمرێ و جێگەکەی جۆرە خانەیەشی تر هەیە لە جگەرە پێڵەن سەتلایت سێڵ ئەمانە توانیان هەیە مادەی کۆلاجین و فایبەر دروستکەن و ئەو جێگایانە پڕکەنەوەنە هۆکارە گرنگەکان هێشتا لە سەرانسەری جیهانە ڤایرۆسە بە تایبەتی لە وڵاتەکانی وەکو ئەفریقا ناوەڕاستی ئاسیای ناوەڕاست و ڕۆژهەڵات وڵاتەکانی وەکو کۆریا و فلیپین و تایلەند و ئەمانە ئێشتا بڕێکی زۆر بە ملیۆنەها خەڵکێکە تووشی ڤایرۆسی جگەر بە تایبەتی جۆری بی و سی ئەبن و جۆری بی و سی ئەمازانین ئەو ڤایرۆسانن کە لە ڕێگەی خوێنەوە لە ڕێگەی عملیاتەوە لە ڕێگەی تاتووەوە لە ڕێگەی نەشتەرگەریەوە ئەگەر ئامێرەکان پاک نەبێ بۆی هاوڵاتیان هەڵەتیان نەگەن ما بزانین هەست کەسی عملیاتی کرد توش دەبێت نەخێت ئێستا هەموو هۆکاری پێشکەوتووی زانستی هەیە و ئامێرەکان هەمووی تاقیمەکرێ بە شێوەیە کە ئەو ڤایرۆسە ئەگەر هەش بێتایە لە ناوی بەرێ و توش نابێت بەڵام هەندێک جار بەداخەوە هەندێک کاری نازانستیانە ئەکرێ لە هەندێک سنتەری وەکو ئەمانەی تاتوو ئەکەن ئەگەر ئەو دەرزیە کەسێک توش بوو بێ بۆی بەکار بێنرێتەوە بۆ کەسیشکە بەڵێ ئەگوێژێتەوانێ خوێنێ ئەگەر فەحز نەکرێت و یەکسەر لە کەسێک و بیرێ بە کەسێک ئەیگوێزێتەوانێ دایکێک کەسێک پڕ ئەبێت و هەڵگری ڤایرۆسەکە بێت چانسی ئەوەی هەیە بیگوێزێتەوە بۆ مناڵەکەی بە تایبەتی لە جۆری بیە هەندێک ئیشی دەمودان کە خەڵک ئێستا زۆر گرنگی پێ ئەیە وەکو پڕکردنەوەی دان و حتا جوانکاری دان و چاندنی دان و ئەمانە هەمووی جۆرێکن لە کاری نەشتەرگەری ئەگەر ئەو ئامێرانە ئامێری یا ئەبێت دیسپۆزیبڵ بن فرەیرێن دوای ئەو کەسە یا ئەبێت تەعقیم کرێنەوە بە شێوەیەکی زانستیانە لە جیهازی ئۆتۆکلەیڤە بۆ ئەوەی نەگوێزرێتەوە کەواتە هۆکاری یەکەم هۆکاری ڤایرۆسە ئێشتا هۆکاری تەمەن جۆری سی ئێستا لە وڵاتانی ڕۆژئاواش خەریکە زیاد ئەبێتەوە بەهۆی بەداخەوە زۆربوونی ئەو کەسانی کە پیانەڵن ئالوودەبووی دەرمان درێک ئەدیک پێشەوەی بابینە سەر ئەوانە ئێمە لەسەر ڤایرۆسەکە بمێنینەوە ئەو کەسانی کە بە شێوازێکی زیکماکییا خودت بە هەر شێوازێکی تر ڤایرۆسی جگەریان هەیە ماوەی جارێک پێکوتەیەک لە خۆیان دەدەن ئەمە وادەکات ئەو بەمۆم بوونە خاو بکاتەوە یاخود ئەو ئازاری بەرجگەر دەکەوێ خاوی بکاتەوە یاخود چۆن ڕۆڵ دەبینێ لەم بەڵێ ڤایرۆسی جۆری بی پێکوتەی هەیە لقاحی هەیە و هەموو مناڵێک کە لە دایکە بێت لە ساڵی 1996ەوە تا ئێستا ئەبێ هەموو مناڵێک ئەم پێکوتەیە وەرگێت کە بریتێ لە 3 دۆز 3 جورعە 3 ژەمۆرەگرێت بەڵام ئەو کەسانەی پێش 96 لە دایک بوون ئەم پێکوتەیان وەرنەگرتووە بۆیە ئێمە ئێستا لە نێوان جیلەکەین ئەوانەی تەمەنیان لە نێوان 24 و 25 وەریان گرتووە بەڵام ئەوانەی پێشتر وەریان نەگرتووە ئەمە خاڵێکی گرنگ جۆری سی بەداخەوە هەتا ئێستا لە جیهانە لە هەموو جنیهانە لە دنیاە ئێشتا لقاحی نییە بۆیە گرنگیەکە ئەبێ زۆرتر بین بە نەهێشتن یا توژ نەبوون پریڤێنشن واتە خۆپاراستن چووکە لقاحی نییە بەڵێ دکتۆر لە دوایانە سەر باسی خۆپاراستن کە چۆن تاکە بتوانێت خۆی بپارێزە دواتە ستەمی ژیان و ئەوانە بەڵام لێردا ئەوەی کە زۆر گرینگە بۆ منە کە تاکێک تووشی گرفتەکانی جگەر دەبێت کە سەردانی پزیشک دەکات ئەم لاانەیە باز لەو بکە بڵێ ئازارم هەیە کەواتە ئەو نیشانانە چین کە پزیشک خۆی هەستی پێ دەکات لە نەخۆشەکە و نەخۆشەکە سکاڵی لای پزیشکەکە ناکات بەڵێ بێگومان لە حاڵەتی هەوکردنی کتوپڕە نەخۆش ناڕەحەتی هەیە تای هەیە شت ناخوا دڵی تێکەڵیە لەوانەیە چاوی سپێنەی چاوی زەرد بێ ئەم نیشانانە هەیە بەڵام زۆر جارۆک وتمان لەمەوەی چەند هەفتەیەکە چاگە بێتەوە بەڵام کە بوو بە هەوکردنی درێژخایان واتە 6 مانگ زیاتری خایان هەندێک نیشانەی تر دروست دەبێت وەکو زەردوویی وەکو هەندێک نیشانە لە دەستیانە لە نینۆکەکانیان هەستەکەی نینۆکەکانیان سپیە بێ چووکە جگەر توانای دروستکردنی ئەلبۆمینی کەمە بێتەوانێ دەست لەرزینیان ئەبێت زیجیان ئاوسێ سیان ئاوسێ و ئاوی تێچێ ئەو کۆبێتەوە لە پریتۆنە و لەوانەیە قاچیان بە ئاوسێ و هەندێک جار بەشی خوارەوەی سووریان چک جۆرە خوێنهێنەرێک کە تایەتی بەهۆی بەرزبوونەوەی پەستانی ناوسیان ئەو خوێنهێنەرانە ئاوسێن
بخوا نەخواستە هەندێک جارە بنەهۆی ئەو کەسە خوێن هەڵبێنێتەوانە ئەگەر زۆر ئەم هەوکردنە درێژخایانە یا ئەم بەمەڵبوونی جگەرە بگاتە قۆناغی پێشکەوتوو ئەو کەسە لەوانەیە خەوی تێگەچێت و تەنانەت هۆشیشی تێگەچێت چکەوەکو وتمان هیچە لە ئۆرگانە گرنگەکان بۆ پاکشکردنەوەی ئەو مادانە جگەرە کاتێک کە جگەر توانای نابێ هەندێکی زۆر مادەی ژەهراوی ئەچێتە خوێنەوە ئەچێ بۆ دەماغ بۆیە ئەو کەسە تووشی حاڵەتێگە بێت کە لەوانەی هۆشی تێک بچێت پێڵێن ئەنسیفالۆپاتی و تەنانەت لە هۆشی خۆشی بچێ بە تەواوی بەڵام ئەوەی کە گرنگە بیزانی نیشانەکانی هەوکردنی درێژخایان و تەنانەت ڕێشەڵبوونیش هەمووی وەکو یەک نییە نەخۆش هەیە یەت بۆ لامان نیشانەی زۆر زۆر کەمە بە سوودفە دکتۆرەکە بۆ حاڵەتێک فەحسی بۆکە بۆ منە سۆنەرێکی بۆکە سیرەکە جگەری بچوو بووەتەوە سپڵی ئاوساوە ئاو لە سیا هەیە ئەنج دوای شیکارەکان بۆی دەرەکەوێت کە ئەم کەسە ئەوەیە هەشە نە بە درێژای چەند ساڵێک تەشخیص کراوە زانراوە و وردە بەرە و ڕیشاڵبوونیان بە مۆمبوونی جگەری ئەڕوا ینی نیشانەکان لە هەموو کەسەکانە وەکو یەک نییە زۆر باشە بە شازێکی گشتی بە شازێک گشتی لە چ تەمەنێکدا زیاتر بە مۆمبوونی جگەر لە چاکێکدا دەردەکەوێت واتە بۆ منە کەسێک لە منداڵیەوە چەند جارێک تووشی چەند حاڵەتێک بێت کە هۆکارێک بێت بۆ بە مۆمبوونی جگەر لە چ تەمەنێکدا ئەمە بە دەردەکەوێت ڕوونی ئێمە هۆکارەکانە بێجیاکەینەوە بۆ هۆکاری ویلادی کۆنجەنیتڵ ئەم حاڵەتە پزیشکانی مناڵانیش ئەیبینن کە هەندێک جار مناڵەکە هەر لە دروستبوونیەوە هەندێک گرفت هەیە لە بۆریەکانی زراویە بۆیە لە ماوەی لەوانەیە جاری وایە تەمەنی ساڵ و کەمتریشا بیبینین کە ئەو مناڵە جگەری تەواو نییە بەزەم حاڵەتانە زۆر نی ئەوانەی ترکە ئەیبینین بە پێی هۆکارەکەیە ئێمە وتوان هۆکاریەک گرنگ بریتە لە هۆکاری ڤایرۆسی کەسێک کە تووشی هەوکردنی ڤایرۆسی جگەرە بێت و ئەبێ بە درێژخایەن قەت لە ماوەیشی کەمیش چەند مانگێکە و چەند ساڵێکە نابێت هەندێک جار 10 ساڵ 15 ساڵ بگرە 20 ساڵیش لەوانەیە بخانێ تا ئەم پرۆسەیە وردە ئەبێتە هۆی بە مۆمبوونی جگەر هۆکارێکی تری بە مۆمبوونی جگەر ئەوەیە کە ئەلکوهولە کە ئێستا لە جیهانە ینی خەڵکێکی زۆر و بڕێکی زۆر مادە کحولیەکان ئەخورێتەوانێت ئەو کەسانی کحول دەخۆن بە تایبەتی بە شێوەی بەردەوام واتە ڕۆژانە لە ماوەی لەوانەیە 10 ساڵێک بۆ 15 ساڵ تووشی تەشەمۆع واتە بە مۆمبوونی جگەر بکەن بە تایبەتی ئەگەر بڕەکەی زۆر بێت ینی بە پێی سەرچاوی زانستی ئەگەر لە ڕۆژێکە 60 بۆ 80 گرام کحول بخواتەوانێ قابلی ئەوەیە لە ماوەی 10 ساڵێکە تووشی هەوکردنێکی بەهێزی جگەر بێ و ئەگەر چارەسەر نەکرێت بەرەو تەشەمۆع ئەڕوا بێگومان ئەمە جیاوازی شێ لە نێوان نێر و مێە ینی مێ ئافرەت زۆرتر تووشی بە مۆمبوون ئەبێ بەهۆی کحولەوە ئەگەر هەمان بڕخوا لەگەڵ پیاوێکە توانای قابلیەتی توشبوونی زۆرترە چونکە هەندێک ئەنزیم هەیە کە پێڵەن ئەلکۆڵ دیهایدرۆجینەیسیان کەمترە لە گەدایانە بۆیە کاریگەری کحول لەسەر جگەر لە ئافرەتە زیاترە وەک لە پیاوە یەکیشتر لە هۆکارەکان بریتێ لە هۆکارێک کە پێڵەن هەوکردنی جگەری بەرگری مەناعی پێڵەن ئۆتۆ ئیمیون هیپەتایتس کە هەندێک جار لەش خۆی دژەتەن دروست دەکا دژی جگەری وەکو زۆر نەخۆشی تری بەرگری بعضە جار ئەوانەی تایرۆیدیان هەیە بعضە جار ئەوانەی هەندێک نەخۆشی خوێنیان هەیە تووشی ئەم هەوکردنەی جگەر ئەبن لە جۆری بەرگری ئەمە بە تایبەتی لە ئافرەتانە و لە تەمەنی گەنجای بینین ینی لە تەمەنی 15 بۆ 45 ساڵ زۆر ئەمە ئەبینین کە لە ئافرەتی گەنجا بێ هۆکارێکی تری بە مۆمبوون بریتیە لە هەندێک جار بەکارهێنانی هەندێک دەرمانێکێکە لە هۆکارە زۆر گرنگەکان لە گرفتەکانی جگەرە هەموو جۆرە گرفتێکی جگەر چکە زۆربەی دەرمان ئەچێتە جگەرەوە بۆ ئەوەی کەوا زیندەپاڵ بکرێ مێتابۆلایز کرێ ئەنجا چێتە بۆیە هەندێک هەیە لەوانە خۆی تۆکسیکە واتە ژەهرە بۆ جگەر و بەکارهێنانی بە بڕێکی زۆر و بووماوەی زۆر لەوانەیە گرفت بۆ جگەر دروستکە هەندێک جار حاڵەتمان دیوە بە خێزانی تووشی گرفتی جگەر بوون بەهۆی بەکارهێنانی هەندێک گژوجیاوە کە نەیانزانیوە ئەمە چییە خاستن دەرمانی دەشت و دەر هەندێک جاران لە کوردواری خۆمانە بازێک لە ئەوانەی بەتەمەنەکان ئەڵێن مەسم قارچی ژەهراوی خواردووە بۆیە قارچی خراپەیە و باشێ بۆ نمونەوە یەکێکە لە ڕۆکەکان بەڵام بەدەیان ڕۆکی تر هەیە کە هەندێک جۆر کەڕوو لەگەڵیا گەشەکە کە پێڵەن مەشروم پۆیزنین
وەکو جۆرێکە پێڵەن ئەمانەی تا فەڵۆیدز کە لەوانەیە بێتە هۆی ژەهراوی بوون و زۆر بە خێرایی لە ناوبردنی جگەر بۆیە بێ خەڵک وشیار بێ و لە خۆیەوە هیچ گژ و جاو دەرمانی بەکار نهێنێگە لە سەرچاوی زۆر باوەڕ پێکرا و کەسانی شارەزاوە یا پزیشکەوە بۆی نەنووسێت کەواتە گرنگترین هۆکارەکانی بە مۆمبوون ڤایرۆس کحول لەگەڵ مەناعی ئێستا ماوەی چەند ساڵانێک کە هۆکارێکی گرنگ پێیا بووە کە بریتە لە چەوری جگەر جاران ئەیانگو هەچ کەسێک بێت چەوری جگەری هەیە بەس بۆیان دەرکەوتووە نەخێت زۆربوونی چەوری بە تایبەتی ئەو کەسانی قەڵەون و ئەو کەسانی شەکرەیان هەیە و ئەو کەسانی هودەیان تەماڵە و چارەسەر وەرناگرن سیرەکەم ڕێژەیەکی زۆرتر چەوری لە جگەریانە کۆ بێتەوە لە سەرەتاوە لەوانەیە هیچ کاریگەریی نەبێت بەس ئەم چەوریە کە زۆرە بێ لە جگەرە بەردەوام ئەبێتەوە سووتانەوەی جگەر هەوکردنی جگەر بۆیە ئێستا بینراوە ژمارەیەکی زۆر خەڵک لە کۆتاییە تووشی هەوکردنیکی جگەری درێژخایەن و تەنانەت بە مۆمبوونە بن تەشەمۆع کە بە ئینگلیزی پێڵەن لیڤەر سیرۆسز بەهۆی چەوری جگەرەوە ئێستا گرنگیشی زۆری پێئیرە لە جیهانە بە تایبەتی لە وڵاتانی ڕۆژئاوا لە ئەمریکا لەبەروی قەڵەوی لەوێ زۆرە ینی بە پێی بەعزە ئیحسائیاتیان لە 4 کەسێکە قەڵەوە لە 4 کەسێکە قەڵەوە ئەم ڕۆژێ زۆرە خۆ پەیوەندی هەیە بە گرفتەکانی جگەر بەڵێ ئێستا ئیسپات بووە و بە سەدان ئەگەر نەڵێم هەزاران توێژینەوە ئیسپاتی کردووە کە ئەو کەسانەی قەڵەون و چەوری جگەریان زۆرە یان شەکریان هەیە و کۆنتترۆل ناکرێن چەوری لە جگەریانە زۆرە چەند ساڵانێکی دوای ئەوە ئەبینین جگەریان سستە بێ و بەرەو بە مۆمبوونی جگەرەوە بۆیە ئەمە زۆر خاڵێکی گرنگە بۆ خەڵک کە ئاگای لێ بێ بۆیە باسی گرفتی قەڵەوی و شەکرە و غودە و ئەمانە ئەەکەین یان گرفتی چەوری خوێن بۆەوەی خەڵک وریار بشکە زۆر جار ئەمانە هەتا و کاتێک کە ئەگاتە قۆناغی بە مۆمبوون لەوانەیە هیچ نیشانەیەکی نەبێت بۆیە جار ئێماڵین ساڵانە مرۆڤ ئەگەر بەلانی کەمۆجارێکیش بێ ئەوەی کە پێڵێن فەسێکی دەوری فەسێکی عام بکە باشترە چکە کاتێک کە چەوری و بەرزە لەوانەیە هەست بە هیچ نەکەی کاتێک زەختە بەرزە هەست بە هیچ ناکەی تەنانەت زۆرجار شەکریشە بەرزە هەندێک نیشانە هەیە بەڵام نەخۆشمان هێن شەکری لە 300 شایە بەڵێ دکتۆر هیچ بەهەست بە هیچ ناکەم بەس ئەم گرفتانە ئەگەر چارەسەر نەکرێن لەگەڵ کاتە گرفت بۆ هەموو لەش و جگەریش دروست دەکەن بەڵێ کاتە دکتۆر ئەمانەوێت ئەوەی کە ئاچێتە پەخشەوە بزانین ئەمانە جگەرێکە کە تووشی بە مۆمبوون ئەوەی لەسەر شاشەکە دەرەکەوێت دکتۆر ئەمە جگەرێکە تووشی چ گرفتێک بووە ئایا ئەمە بە مۆمبوونی جگەر یاخۆ چییە؟ بەڵێ جگەر لە باری ئاسایە هەموو جگەرمان دیوە بە هیچ نەبێت جگەری با بڵێن مەڕمان دیوە یان جگەری مریشکمان دیوە کە چۆن ڕەنگێکی قاوەیی جوانی صافی تێ ڕووی جگەر لە باری ئاسایە ڕوویەکی جوانی بریقەداری هەیە کە پسوولێک دای پۆشیوە و ڕۆیکی صاف و جوانە کاتێ جگەر ئەبێ تووشی هەوکردنە بێ لەگەڵ بە تایبەتی هەوکردنی درێژخایان بێگومان قەراغەکان ئەو صافی نامێنێ گرنجە بێ ئەمە درێژخایەنە بەڵێ ئەمە زۆر درێژخایەنە کاتێکەوە جگەرەکە سێرەکەی ناڕێکە قەراغەکانی ناڕێکە ڕوەکەی ناڕێکە گرەی دروست کردووە ئەم نۆدیوڵانە بۆ دروست دەبن کاتێک کە ژمارەی خانە ئەمرێ جێگەکەی بە ڕیشاڵ بەو شێوەیە لە بینی ڕیشاڵەکانە هەندێک خانە ئەمێننەوە ئەیانەوێ تەعویزی بنەوە ئەو نۆدیوڵانە دروست دەکەن ئەو گرەیانە دروست دەکەن ئەوە نیشانەی جگەرێکە کە تووشی تەشەمۆع بووە جگەراتوانێ ئەو ئەرکانی کە لە سەرەتای پرۆگرامە باسمان کرد تا چەنە پەیڕەوی کات تا چەنە مەترسیە لەسەر ژیانی کەسەکە ڕەنگە بێتەوە گیان بە تەکید ئەم جگەرە ئێستا لە ڕووی کاری فسیۆلۆجی و کارەکانی سەیری نمونی ئەو جگەرەی پێشوو ئەم جگەرەی کێسە لە میێنەیە بینین کە چۆن ڕەنگیشی جیاوازە و ڕوەکەی سافە و گرەیتیان یە قەراغەکانی ڕێکە حەجمەکەی ئەگەر سەیری ئەم دووێنەیەکەین جیاوازەکان بە جوانی ئەبینین کە لە ئەوەی لای بڵین دەستە چەپە جگەرێکی ئاساییە و ئەوەی لای دەستە ڕاست تەنانەت ڕەنگی جگەرەکە گۆڕاوە حەجمی جگەر بچووگە بێتەوە لەگەڵ بە مۆمبوو ناچکە ڕیشاڵەکان ئەیهێنێتەوە یەک جگەر بچووگە بێتەوە ناڕێگە بێ قەراغەکانی گرنجە بێ و بێگومان کارەکانیشی لاوااستر ئەبێ وە نیشانەی تریش دەرەکەوێت لەسەر ئەو کەسە لە ناوچە سپڵیان گەورە ئەبێ عادەتەن و ئەو من واتەسکیان ئاوسێ و ئاوی تیا بێت
ئەوە نیشانەی ئەوەیە کە ئەو جگەرە بەرەو سستی و لاوازی چوو. باشە بورە دکتۆر پێشەوەی بچینە سەروێنەکان باسی قەڵەویمانە کرد شتێکی ترەیە زۆر باسەکرێ ئەو کەسانی بەناتەن دروست خۆپارێزی دەکەن نایاڵن قەڵم بڵێن ڕجیمەکەین بە زمانی خۆمان زۆر جابیستن ئەڵە زیانی هەیە بۆ جگەرە تووشی ڤایرۆسەکە تووشی فڵان شتێکا فڵان شتێک ئەمانە چۆن کاریگەریانێ لەسەر بەمەمبوونی جگەری خودت ئەگەری توش بوون بەم نەخۆشیە. بەڵێ بێگومان ئەوانەی کە ئەیانەی خۆیان زەعیفکەن با بڵین قەڵەون پێویستە ڕاوێژی تەندروستی وەرگرن چکە ڕێگاکانی خۆلاوازکردن زۆر زۆرە بە تایبەتی دوو ڕێگاو هەیە ڕێگای خواردن و ڕێگای وەرزش و دەرمانی شەیە بۆ ئەوە. خواردن ئێمە لەشمان پێویستی بە هەموو جۆرە خواردنێکە ئەنی هەندێک کەس بە تایبەتی بۆ نمونەوانەی چیتۆکەن چیتۆ یعنی ئەوەیە کە کاربۆهیدرێت سفر واتە کاربۆهیدرێت هیچ وەرناگرێت ئەمە یەکێکە لە ڕێجیمە جیهانیەکان و تا ڕادەیەک باشە بەڵام نەک بۆ بە درێژایی هەموو ژیان لەوانەیە سەرەتا بۆ چەند مانجێک بۆ دابەزانی کێش کارێکی باش بێت بەڵام بیریشمان نەچێ ئەمانە بێگومان بە خواردنی ئەو هەموو چەوریە بەردەوامە ڕێژەی چەوریان بەرزە بێتوانێت بەڵام هەموو کاتێک هەموو کارێک بە کورتی بۆ دابەزانی کێش کارێکی باشە بەڵام ئەبێ هاوسەنگ بێ خواردنمان دوای ئەوانە زۆر لەو کەسانە پێیان ئەڵێن لۆ کارب واتە چێتەوە سەر خواردن بەڵام ڕێژەیەکی کەم کاربۆهیدرێت کەخوا بەڵێ ئەمە یەکێکە لەوانە ڕێگەی تر هەیە پێڵێن ئینتەرمیتن فاستین لەوانەیە ئەوە بۆ بەرنامەی بە تایبەتی دانین بە دوور و درێژی بۆ هاوڵاتیان باسکەین باشتر بێت. بەڵێ کەواتە بابینە سەر چارەسەرەکان بۆ بەرەشالبوونی جگەرچیە بۆ گرفتەکانی جگەرچیە. بەڵێ ئێمە ئەبێ خۆپارێزی هەموو کاتێ لە چارەسەر باشترە نێڵین تووشی هەوکردن بین ئەگەر توش بوون چی بکەین وەکو باسم کرد هۆکارەکانی هەوکردن زۆرە گرنگترینیان ڤایرۆسە بۆ ڤایرۆسی بی کوتان هەیە کەواتە ئێمە بێ هەموو مناڵی خۆی بکرێ بۆی توش نەبێ ئەمە خاڵێک و بێگومان ئەو کەسانی کە لە بواری تەندروستی ئیژەکەن وەکو پزیشکان و کارمەندانی تەندروستی و ئەو کارمەندانی لە تاقیگە ئیژەکەن ئەو بەڕێزانی بە تایبەتی لە بەشی نەشتەرگەری ئیشەکەن پێویستە دڵنیابین کە خۆیان کوتاوە تەنانەت ئێمە خوێندکارانی کۆلیجی پزیشکی کە ئێشتا خوێندکارە دڵنیابینەوە خۆیان کوتابێ و ئەگەر پێشتر خۆشی کوتابێ ئەبێ دڵنیابین ئایا بەرگری هەیە چکە احتیمالە بەهۆی ئیشەکەی و ڕۆژانە بەرکەوتەی هەبێ دەرزیە بچێ بەدەستیا یان بریناریە کە خوا نەخواستە تووشی بکە بۆ ڤایرۆسی سی بەداخەوتمان هەتا ئێستا پێکوتە لە جیهانە بەڵام خۆشبەختانە دەرمان هەیە کە ئەتوانین بڵین لە ساڵانەوە هەشت چاکیەکاتەوە ئەمەش هەواڵێکی زۆر خۆشە کە لەم ساڵانەی دوایە دەرمانی چارەسەری ڤایرۆسی جۆری سی دۆزراوەتەوە بۆ ئەو کەسانی کە کحوو لە خۆنەوانێ گرنگترین ڕێنمایی ئەوەیە کە ڕێژەی زۆر نەخۆنەوە و بەردەوام نەخۆنەوە یعنی هەندێک کەسێ مەسن ئەڵێ ناو بە مناسبە خۆمەوە یا مانگی جارێ دوو جار ئەمانە تا ڕادێکی باش پارێزراوترن لەو کەسانی ڕۆژانە خۆنەوانێ بێگومانەوانێ بڕی زۆر بخۆنەوە بەردەوام بە ئەکیدی تووشی زۆر گرفتە بن نەک هەرجگەر دڵیان دەماریان مێشکیان تەنانەت زۆر لە ئۆرگانەکانی تریش بەس جگەر یەکێکە لە ئۆرگانەکانی کە زۆر بە کحوول گرفتی بۆ دروست دەبێت چکە لە جگەرە هەمووی زیندە پاڵ دەکرێت میتابۆلایز دەکرێت و گرفتەکان بۆ جگەر دروست دەکات چاوری جگەریش دروست دەکات ئەوانی کحوول لە خۆنەوە بێزگە لە کاریگەریە نێگەتیڤەکان و خراپەکانی وتمان ئەو کەسانی کە هەوکردنی بەرگری مەناعیان هەیە دەرمان هەیە ئێستا وەری ئەگرن بەدەیان و سەدان نەخۆشمان هەیە کە بە دەرمان کۆنتترۆل کراون وە گرنگترین خاڵیش ئەوەی ئەخیر کە باسمان کرد قەڵەویە ئەبێ بە هەموو نەوعەیە دوورکەوینەوە لە قەڵەوی و دوورکەوینەوە لە زۆرخۆری و وەرزش بکەین و خواردنمان تەندروست بێ چونکە من تەسەورەکەم لە ماوەی چەند ساڵانی داهاتووە هەموو هۆکارە ڤایرۆسی و هۆکارەکانی تر زۆر کەمە بنەوە چکە مەسەن هەوکردنی جۆری بی مادەم لقاح هەیە و خۆپارێزی هەیە و تعقیم هەیە وردەوردە کەمە بێتەوە زۆر کەمە بێتەوە بەڵام بەهۆی ژیانی ئەم سەردەمەی کە جوڵە کەم بۆتەوە و خواردنی فاسفودەکان زۆر بووە سیرەکەی خەڵک قەڵەوی زیایی کردووە ورگ زیایی کردووە خەڵک کەم ئەجوڵە کەم وەرزشەکە بۆیە چاوری جگەر لەوانەیە کە لە دوا ڕۆژە نەک لای ئێمە لە هەموو جیهانە بگاتە ئاستێکی مەترسیدار. بەڵێ زۆر سپاس بۆ پرۆفیسۆر دکتۆر محەممەد عومەر ڕاوێژکاری نەخۆشەکانی هەناوی هەرسوجگەر سپاس بۆ ئامادەبوونت.